بەڕامەی ترافیکی ئەمجارە لە بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەولێر باز لە هەنگاوەکانی بەستنی ژمارەی تابلۆی ئۆتۆمبیل و ڕێکارە یاساییەکان دەکات کە وەکو یەکەم بەڕێوەبەرەتی لە سەراستی هەرێمی کوردستان و عێراق گۆڕینی سیستمی گۆڕینی تابلۆی بە سەرکەوتووی تێدا پەیڕەوکرا کە لە ئێستاشدا لە هەموو هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت و بڕیاری شوایە لە داهاتووی نزیک لە عێراق پەیڕەو بکرێت. دەچینە بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەولێر و بەشی تابلۆکان. دەمانەوێت بزانین کاتێک ئۆتۆمبیلێک تۆمار دەکرێت چی پێویستە بۆ تۆمارکردنی بۆەوەی بە باشترین و زووترین کات بتوانانی مامەڵە یاساییەکان تاو بکرێت. هەنگاو و گۆڕانکاریە تازەکانی بەستنی تابلۆ دەخینە ڕوو. دەمانێت بزانین هیچ کەم و کوڕێک بوونی هەیە. ئەو سیستمە لە گۆڕینی تابلۆکان گرنگی و سوودی زۆری با سیستمی هاتوچۆ و شۆفێران دەگەێنێت. لەو گۆڕانکاری و گرنگیانەش ترافیک بەشێکی دەخاتە ڕوو کە جاران بە ئاسانی ساختە دەرکرا و لاسایی دەکرایەوە. ئێستا بە هیچ جۆرێک ناتوانرێت ساختە بکرێت و دەناسرێتەوە. یەکێکی تر لەو گرنگی و تایبەتمەندیانە بە پەیڕەوکردنی ئەو سیستمە ژمارەی سەر تابلۆکان کەم دەکرێتەوە چونکە لەم دواییانە بەهۆی زیادبوونی ژمارەی ئۆتۆمبیل کە لە ملیۆنێک تۆماری ئۆتۆمبیل نزیک بۆتەوە واتە سەرباریەوەی شێوەکەی ناشرین دەبوو حوت ژمارەش زیاد دەبوو کە کێشە بۆ قەبارە و شێوەی تابلۆکان و دروست دەکرد. لەم سیستمە و کێشەیە چارەسەر بوو. جگەلەوە وڵاتیان لە کاتی ڕۆیشتن بۆ وڵاتانی تر کێشەی تابلۆیان بۆ دروست دەبوو تابلۆ بگۆڕن. لەم سیستمە ئەمە چارەسەر کراوە ئەو تابلۆ تازای دەتوانرێت گەشتی پێ بکرێت و بە شێوەیەکی جوان و لەسەر ستانداردی نێودەوڵەتیە. لەم تابلۆ تازەیە کۆمەڵێک تایبەتمەندی ڕەچاوکراوە لە دانانی کۆد بۆ شارەکان و بە هیچ شێوەیەک ناتوانرێت هاوشێوەی دروست بکرێت و سکیورتیکی بەهێزی هەیە. ئەو کاتژگە لە ناوی وڵاتی عێراق ناوی کوردستانی شێ و ڕەچاوی تایبەتمەندی هەرێمی کوردستان کراوە. ترافیک سەبارەت بۆ گۆڕانکاریانە گوتەبێژی هاتوچۆی هەولێر دەبینێت و زانیاریەکان دەخاتە ڕوو. سەبارەت بە سیستەمی تازەی تابلۆ کە لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێتن ئێستا بۆ بڕیار وە لە عێراقی فیدرالیش لە داهاتوویەکی نزیکدا بەپێی ئەوەی کە ئێمە زانیاریمان هەبێتن دەست پێ بکاتن. ئێمە دەتوانین بڵێن لە بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەولێر یەکەم شار بوون لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش کە دەستمان کرد بەکارکردن بە سیستەمی تازەی تابلۆ. سیستەمی تازەی تابلۆ بۆچی بوو؟ ئێمە لە بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەولێر گەورەترین کێشەمان بۆ دروست دەبوو کاتێک کە ژمارەی ئۆتۆمبیلەکان زیاد دەکرد چونکە ئێمە ئێستا 6 ڕقەمیمان هەبوو ژمارەی ئۆتۆمبیلەکانی تۆمارکرا بە تایبەت گەیشتۆتە سەر و 700,000 واتە لە داهاتوویەکی زۆر نزیکدا دەبوو بە ملیۆن. 6 ڕقەمی نەدەما دەبوو بە 7 ڕقەم واتە ئەو پلێتە کە سەرباری ئەوەی شێوەکەی ناشرینە دەبوو گەورەتریشمان بکرداواتە نزیک لە دەبوو چەند سانتیمەترێکی تر گەورە بکرابە بۆ ئەوەی جێگای 7 ڕقەم ببێتەوە. بێجگەلەوەش هاوڵاتی ئێمە کە دەچۆ وڵاتانی دەوروبەر کێشەی بۆ دروست دەبوو تابلۆکەی بگۆڕی بە لەبەر ئەوەی نووسینەکەی سەری سەرتاپای بە نووسینی عەرەبیە و لە وڵاتانی دەوروبەر پێویست دەکاتن کە نووسینەکەی سەری لاتینی بێ یاخود ئینگلیزی بێتن. سیستەمی تازەی تابلۆ ئەوەی بە کاملی چارەسەر کردووە. شێوەکە بەر لە هەموو شتێک شێوەیەکی زۆر جوان و مەقبولە چونکە لەسەر شێوەی وڵاتانی ئەوروپیە خود بە ستانداردێکی جیهانیە. بێجگەلەوەش ناوی شاری تێدانی ئێستا بەپێی سیستەمی جیهانی لە زۆربەی هەر زۆر وڵاتانەوەی کاری پێ دەکرێتن ناوی شار نانووسرێت تەنها ناوی وڵاتەکە دەنووسرێتن وە کۆد بۆ شاردا دەنرێتن. ئەو تابلۆیە کۆدی بۆ داناوە لە جیاتی ناوی هەولێر نووسراوە 22 لە جیاتی ناوی شاری سلێمانی نووسراوە 21 لە جیاتی دهۆک نووسراوە 24 لە داهاتوویەکی نزیکدا ئینشاڵڵا کاتێک شاری هەڵەبجە خۆشەویستیش دەست بەکار دەبن ئەوان 23 بۆ دانراوە. ئێمە لەسەر تابلۆکان تەنها ناوی وڵاتەیە IRQ لەگەڵ پاراستنی خاصیەتی هەرێمی کوردستان کە KR واتە کوردستان ریژن واتە هەرێمی کوردستان لەسەر تابلۆکانی شارەکانی هەرێمی کوردستان هەیە. سەرڕای شێوە جوانەکەی سکیورتیێکی زۆر بەهێزی شەیە بە هیچ شێوەیەک هیچ کەسێک ناتوانێتن هاوشێوەی دروستکە. سەبارەت بە خاصیەتێکی تری ئەو سیستەمە تازەی تابلۆش لە بۆ ئۆتۆمبیلە تایبەتەکان وەکو پێشتر هەمووی ئەرزیەکەی سپیە و نووسینەکەی سەری ڕەشە. لە بۆ ئۆتۆمبیلی بار هەڵگر بە هەمان شێوە سپیە ئەرزیەکەش ڕەشە بەڵام ئەو لاکێشەی کە IRQ لەسەر لەگەر KR-ەکە ئەوە بە ڕەنجی زەردە کە پێشتر تابلۆکان بە کاملی زەرد بوو. سەبارەت بە تاکسیەکان ئۆتۆمبیلی کرێ بە هەمان شێوە ئەو لاکێشەکەی بە ڕەنجی سوورە کشت و کاڵی بە ڕەنجی سەوز لاکێشەکەی کراوە واتە بەگشتی هەموو تابلۆکان بە سپی و ڕەشە تەنها ئەوەی دەگۆڕدرێتن ئەرزیەکەیتی کە بۆ دەزانی چ زۆرەکە ئۆتۆمبیلەکە. طبعا لە سیستەمی کۆنی تابلۆ تەنها
ئەو شێوەیە هەبوو ئەو ئەبعادە هەبوو ئەو قەبارەیە هەبوو بە هیچ شێوەیەک گۆڕانکاری لەسەر دەکرا بەڵام هەندێک ئۆتۆمبیل هەیە ئێستا ئەو زۆرەی لە بۆ دانانیشێتن لە بۆ نمونە بۆیە سیستەمی تازەی تابلۆ دوو زۆرە تابلۆی تێدا دەتوانانی لاکێشەیی بێتن درێژەکە باریکەکە بۆ دەشتوانرێتن بەو شێوەیە بێتن جا بۆ هەندێک زۆری ئۆتۆمبیلمانێ لە بۆ نمونە ئۆتۆمبیلەکانی پرادۆ جێب کۆرۆلا زۆریان قاعدەی ڕقەمەکە بە شێوەیەک دروستکراوە لە کۆمپانیای دروستکرد دەبێت بەو شێوەیە تابلۆی بۆ بەستێتن بۆیە ئێمە لێژنەیەکمانێت تەمەشە دەکاتن بەپێی شوێنی تابلۆیەکە تابلۆەکەی لە بۆ دادرێتن بۆ ئەوەی هیچ کێشە لە بۆ ڕادارەکانیشان دروست نەبێت. ئێرە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای هەولێرە ڕۆژانە نزیکەی 2 تا 3,000 کەس سەردانی ئەو فەرمانگەیە دەکەن بە مەبەستی ڕێخستنی کاروباری تابلۆکانیان و بەناوکردن و ژمارەکردنی ئۆتۆمبیل و ژماردنی سزای سەرپێچی کە لە کاتی شۆفێری و دروستکردنی ساڵانە و تۆمارکردنی سەدان ئۆتۆمبیلی ژمارە کاتی ئەو شۆفێر و هاوڵاتیانەش لە هەژدە پارێزگای عێراق و هەرێمی کوردستان ڕوو لەو بەڕێوەبەرایەتیە دەکەن بۆ ئەنجامدانی کارەکانیان لە بەرنامەی ترافیک ئەمجارە بەتەنها باس لە شێواز و چۆنێتی هەنگاوەکانی بەستنی تابلۆ بۆ ئۆتۆمبیلانە دەکەین کە یەکەم جارە هاوردەی هەرێمی کوردستان کراون و تۆمار دەکرێن بۆ دڵنیابوون لە سەلامەتی و مەرج و بەڵگەنامەکانی ئۆتۆمبیلانی کە تۆمار دەکرێن بە چەند ڕێکارێکی یاسایی تێداپەڕێت ترافیک دەیەوێتەوە بخاتە ڕوو کە پێشەوەی هەنگاو بنێت بۆ دەستپێکردنی مامەڵی ژمارەکردنی ئۆتۆمبیلەکەت پێویستە بزانیت هەموو هەنگاو ڕێکارانە چین بۆ بەستنی ژمارەی تابلۆی ئۆتۆمبیلەکەت کە دەبێت بیگریتە بەر و ئامادەی بکەیت ئیدی ترافیک هەنگاو بە هەنگاو ڕێکارانە دەخاتە ڕوو لێرە ڕۆژانە زیاتر لە 1500 ئۆتۆمبیل تابلۆی بۆ دەبەسترێت ئەو ژمارە زۆرە هەندێک جار فشار دروست دەکات و کارەکان سست دەکات سەبارەت بە هەنگاوەکانی بەستن یاخود گۆڕینی تابلۆ ئافسەری بەرپرس لە بەشی تابلۆکان هەموو ڕێکار و هەنگاوەکانی و پرۆسەیە باز دەکات سەرەتا کە هاوڵاتی پاش ئەوەی بە سیستەمی ئایتی بە سیستەم کۆمپیوتەری ئەو ژمارەکە بۆی دەرەچی و پاشان دێتن هۆبەی تابلۆکان کە ئێمە تابلۆی بۆ چاپ بکەین بیدێنێ سەرەتا ئێمە ئەو ئۆتۆمبیلە دەپشکنین بزانین ئایا ئەو ژمارەیە ئەو ئۆتۆمبیلی کە دەوێت تابلۆگری نەفسی ئەو ئۆتۆمبیلەیە ڕقم شاسی و ئەو ڕقەمەی هەیە کە وەری دەگری ئەوەیە پاشان ئەو ڕقەمە کۆنانەی کە بە سیارەکان وەیە ئەلێرە ڕقەمەکان لێ دەکرێتەوە و دەسی لە تەسلیمی کارمەندانی ژۆرۆ دەکا بۆی تابلۆی نوێی بۆ چاپ بکەن و بیدەنێ ئێستا لێرە ژمارەکان لێ دەکرێتەوە لە شوێنی سڕەش کارمەندماندانە ڕقەمەکان لێ دەکەنەوە لۆی ئیشەکان بە خێرایی بەڕێ بکرێن ئێستا ئەو ڕقەمە لێ دەکرێتەوە پاشەوەی کە لێ کراوە کارمەندی تایبەت ئەو ژمارانە پشکنین دەکەن بۆ ئەوی بزان ئەو ژمارە ئایا ئەسڵە یاخود ئەسڵ نییە یاخود خاوەنەکەی ئەگەر بزری کردیە چووە لە شوێنی کە وەکو کەمالیاتەکان چاکردێ بۆ خۆی ئەو هاوڵاتی نازانێت کە ئەوەی کە بزر کرا پێویستە مەفقوداتی بۆ بکرێ ونبووەکانی بۆ بکرێ چکە ئەوەی کە بزرگ بکرێ ئەو ژمارە دەبی تەنها ونبووەکانی بۆ بکرێ ئەگەریش ئەسلی بوو هیچ کێشەی نەبوو ئەوە ڕاستەخۆ ژمارەی نوێ پێ دەدرێتن لە شوێنی ئەو ژمارە چکە ئەو ژمارانە کە ئێستا ئەمە هەمانە بە هیچ شێوەیەکی ناتوانێت یعنی تەزویر بکرێ ئێمە دەزانین ئەگەر بە وێنەش لەسەر ئۆتۆمبیل بدینین بە وێنە لۆما بلێرن ئێمە دەزانین ئەو ژمارەیە تەزویر کرایە چکە خەڵکانەکەی بەڕاستی یان دەچن لە کەمەلاتەکان بۆ شێوە دروست دەکەن چکە ئەم پلێتە ئەگەر ئەو هاتەمەشاکی عکسیکەوە هەمووی ڕۆژە ینی ڕۆژە لە ناوی دەرەچی ئەوە بە هیچ شێوەیەش تەزویر ناکرێ جگە لەوەش ئێمە لیزنەی خەبیری خۆمان هەیە لەوە بێت تەبلۆکان بە هەر شێوەیەکی ژمارە دەستکاری بکەن یان دروست بکەن ئێمە دەزانین ئەو ژمارە تەواو نییە. پاشەوەی ژمارە ئۆتۆمبیلەکان لێکراوە ژمارە کۆنەکان ئەوەی کە نیشانماندا هاوڵاتیەکە دێ ئەلێرە ژمارە کۆنەکەی تەسلیم دەکاتن بەو کارمەندانە ئەو کارمەندانەش ئەو ژمارە کۆنەوە دەگرن پاشەوەی دەیپشکنین بزا ئایا ژمارەکە تەواوە لە ڕووی یاساییە پێشتر بە یاسایی دروستکراوە یاخودنا وە
ئایا ئەو ختمی کە لە دەرێ لێدرا کارمەندەکەی بە ختمی هاتنە ژووری لێدرایە مطابق لۆی بزانین ئەو سیارە ینی بە تەواوی هاتەوە بە تابلۆکان تاکید لە ختمەکە هاتنە ژوورەکەی دەکەن و تاکید لە تابلۆیەکەی دەکەنەوە کە یاساییە یاخود یاساییە کە یاسایی بووی کێشە نییە و تابلۆکۆنەکە لێ وەرەگری و معاملەتی هاوڵاتەکەی وەردەگری و تەسلیم دەکات لێرە ژمارە بۆ دادەنرێ و چاپ دەکرێت پاشان بۆی دەخیندرێتەوە و درێتەوە دەست هاوڵاتەکەی ئێستا و کارمەندە ئەو پلێتانە یەکسەر چاپ دەکات پاشان لە پاش چاپکردنی ڕەنگ دەکرێ و دەخوێندرێتەوە دەدرێتەوە دەست هاوڵاتی و لە ئۆتۆمبیلەکەی دەسپێندرێ و بەڕێ دەکرێت ئەو کارانێک کە ئێستا ئێمە دەکەین کە هاوڵاتی دێتە هۆبەی تابلۆکان تەنها چارێگەک لۆ 20 دقیقەی پێویستە بەڵام ڕۆژ هەیە ینی سەرمان لۆدمان لەسەر ینی قەرەباڵغا لەوانەی وەختەکەی زیاتر بێ و ڕۆژ هەیە کەمتریشی دەوێت بەڵام خۆشبەختانە ئێستا بڕک قەرەباڵغیمان لەسەر کەم بوویتەوە بەهۆی ئەوەی نزیکەی ئێمەوە لۆ 200,000 ئۆتۆمبیلی تایبەت دەڕوا ئەو ژمارە نوێی وەگرتیا ئینشاءڵڵا وای دێتن ئەو هەموو کارە تەنها بە 5 دقیقەی بەڕێ دەکەین بەس ئەوە بە وەختی دەوێت ینی بە نزیکەی مانگە دوو مانجکە ئینشاءڵڵا کارەکان خێراتر دەبی و ئیشی هاوڵاتی زووتر لێرە بەڕێ دەکرێت. هاتینا ڕقمی سیارەی دەدەین لەخوای بەزادبی ئیشەکە زۆر بە سەرعی دەڕوا و کارمەندەکانی زۆر ماندینە و زۆر هیلاکن و بەڕاستی تەقسیریشان نیە لەگە هیچ هاوڵاتێکی و ژمارەکە جوانە و سەردەمێ یانی نێودەوڵەتیە دەستخۆش لە بەڕێوەبەرایەتی ئاچووی هەولێر و کارمەندانی ئاچوورەکەم. ئەمێک سیروان بەڕێوەبەری بەشی یاسایی لە هاتوچۆی هەولێر باز لە ڕێکار و سزای یاسای ئەو کەسانە دەکات کە هەوڵی دەستکاری تابلۆ دەدەن و نمونەی چەند تابلۆکی ساختی دەست بەسەرکراوی شارەکانی تر نیشان دەدات. شتێکی ڕوون و ئاشکرایە تاکانی هەر کۆمەڵگەیەک ڕەفتارەکانی یا بڵین ملکەت و گۆڕایەڵی چەند بنەمایەکی یاسایی و ئاینی و کۆمەڵایەتی و زانستی و ئەخلاقیە بێگومان لەو چوارچێوەیەدا یاسای هاتوچۆ داڕێژراوە بۆ تاکەکانی کۆمەڵگە کە لایەنێکی ژیانی پێڕێک بخە هەر کاتێک تاچێک لەو ئازادیە دەرچوو بێگومان سنووری ئازادیەکەی خۆیە بەزێنێ و ئەچێتە سەر ئازادی کەسێکی تر پێشێلەکە بۆ یەکە ئێمەوەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لەسەر ئەو بنەمایی کە باسم کرد هەمیشە زۆر پابەندین بە دیاریکردنی ڕەفتارەکانی تاک بۆ ئەو بابەتی ساختەکاری کە باست کرد هەر لەو ڕوانگەیەشەوە مادەی 279 لە یاسای سزادانی عێراقی دیاری کردووە هەر کەسێک هەستێ بە لاساییکردنەوە یاخود ساختەکردنی تابلۆیەکی ئۆتۆمبیل بە ئەنقەست یاخود بەکاری بێنێ یا ئەو کەسەی کە دروستیەکە زیندانیە کرێ بۆ ماوەی ساڵێک و پێبژاردنێکی پێکرێ کە بڕەکەی لە 225,000 دینار زیاتر نەبێ. لە ئێستادا بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر بە کۆنتاکی ڕاستەوخۆ لەگەڵ نووسینگەی نەهێشتنی تاوان لە بەڕێوەبەرایەتی نەهێشتنی تاوانی هەولێر نووسینگەی نەهێشتنی ساختەکاری با بڵێم لە بەڕێوەبەرایەتی نەهێشتنی تاوان کۆنتاکێکی زۆر باشمان هەیە ژمارەیەکی زۆر تابلۆ دەستی بەسەردا گیراوە بەڵام بە تێپەڕاندنی کات نە لە ڕۆژ و لە دوو ڕۆژە هەمویانمان دۆسیێمان بۆ کردوونەتەوە پەراومان بۆ کردوونەتەوە ڕەوانی دادگا کراون لە ئێستا وەکو ئەو مادە یاسایی کە باسم کرد مامەڵەیان لەگەڵەکرێت ئەو تابلۆی کە دەستی بەسەردا ئاگیرێت ئەینێرنە بەشی بەڵگەی تاوان بەڵگەی تاوان چییە بۆی پەنجەمۆری وەربگیرێ بزانن ئەو کەسە لە پێشترا تاوانی کردووە تاوانی نەکردووە بە دڵنیایی کاتێک پەنجەمۆری وەرەگیرێ ئەگەر 20 ساڵی تریش بێ بچێتەوە بەڵگەی تاوان بۆیە نووسن ئەو کەسە هەڵگری پەنجەمۆرە و تاوانی ئەنجام داوە لە پێشوە
بەڵام ئەو تابلۆی لێکاتەوە یا ژمارەکاتی لێدا یا فەحسی پارێزگاکانی جنوبی لێدا یاخود لە خۆیەوە بەبێ گەڕانەوە ئێستا دەیان دۆسێمانەیە کە خەڵک هاتووە داوای تۆمار کردووە و ئێمە شوین وەکو نوێنەری یاسایی وتەمان وەرگیراوە لەسەروی لە کامێرەکانی هاتوچۆ دەرچووە ئەو تابلۆیە لە ئەسڵا هەری خۆی نییە بەستوێت. شیکردنەوەی یاسا بۆ ئەوە نییە ئێمە خەڵکی پێ بترسێنین، بۆ ئەوە نییە خەڵک وڵا لەگەڵ یاسایە مامەڵە نەکا بە پێچەوانەوە بۆ ئەوەی بەکارهێنانی یاساکە بزانن چۆنە بەکارهێنانی ئەو تەکنۆلۆژیی کە بۆیان کەوتۆتە بەردەستیان لە ئۆتۆمبیلەکان بزانن چۆن بەکاریەهێنن. هەندێک کەس بەڕاستی هەندێک کەس هەیە بە عەمدەن نایکا بە ئەنقەز نایکا تووشی حاڵەتێکی وا بێ لە کەسێکی تری وەرەگرێ کاتێک گەزانی کە کەوتۆتە دادگاوە تازە هیچ شتێک داری نادا. بەڵام هەندێک کەسی کە هەیە یا بۆ مەبەستی تاوانە یا مەبەستی خۆدزیینەوەی لە کامێرەکان یا بۆ ئەوەیە وەکوڵێن شتێکی تری لە پشتەوە بێت. ئەو کۆبینن ئەو ژمارانی کە دەستی بەسەرداگیراوە ئەمە هی ماوەی 2 مانگی ڕابردووە لە لایەن مەفرەزەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێرەوە دەستی بەسەرگیراوە و لە سەرەتای قسەکانی شماوتم جۆریان هەیە چەند جۆرێکی هەیە ئەمەوێ یەک پێتان بڵێم بە نمونە ئەمەیان ئی پارێزگایەکی ترە کە کاتی دۆکی نەسراوە بەڵام لە بنەڕەتدا ئەمە خۆی ساختە دروست کراوە چونکە ئەمە هیچ چاپ نەکراوە لە دەرەوە لە شوێنێکی تر خۆی دروستی کردو لە کارگەی تابلۆ نەکراوە. ئەمەیان بە هەمان شێوە ئەوان زیاتر پەنا بۆ پارێزگاکانی دەرەوە بن ئەمە هەر ڕاستەوە خۆ دیارە هەر پۆلیسێکی هاتوچۆ لە ڕێگاوبان بیبینێ ئەزانێ ئەو تابلۆیە ساختەیە. ئەمەش بە هەمان شێوە ئێستا لەم شێوەیە هەر نەماوە ئەوە ساڵی 2014 لیاوە ئەویان هەر ساڵی 2014 لیاوە ئەوە 2007 لە ئێستا کەمن ئەو ئۆتۆمبیلانەی لە 2014 بن و تا ئێستا تابلۆ نەکرابن. ئەمە بە هەمان شێوە ئەمەیان ئەو تابلۆیە ئەسڵە ئەوە ئەوایە لە کارگەی تابلۆکانی ئەو پارێزگایی کە لێی هاتووە لێی بۆ وەربگیرایەوە بەڵام حاڵەتێکەیە هەندێک کەس هەیە یا کۆمپانیا هەیە ئەچێ لە بەشی پۆلیسی ونبووەکان مامەڵەی ونبوون ئەنجامەدا دێتە لای ئێمە بە هەمان شێوە ئەم دوو تابلۆیە لای خۆی گلەداتەوە بەڵام ئەگەر لە حاڵەتێکە ئەوەمان دەستگیر کرد و پێمان زانی داوای یاسایی لەسەر تۆمارەکەین ئەو کەسەی ونبووەکانی کردووە لە هەر شوێنێک بێ دۆزینەوە داوای یاساییمان هەیە ئەمان بەڵێ نمونەمان زۆرە ئەمەش بە هەمان شێوە ئەبینن ئەمە لە پارێزگاکانی ترەوە هاتووە هەر هەمووی ئەمە خۆی ئەوایە کارگەی تابلۆی پارێزگاکەی خۆی لێ وەربگرتایە و لە ناوی ببردایە بەڵام نازانم لێ وەرگیراوەتەوە یا لێ وەرنەگیراوەتەوە گرنگێ ئەو تابلوانە لایە ئێمە دەستی بەسەردا گیراوە هیوادارم ئەوە نەبێ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر کارگەی تابلۆکانی ئێمە یەک تابلۆ نادرێتەوە تەنیا ئەو حاڵەتە نەبێ کە باسم کرد ئەگەر هاتوو مامەڵەیەکی فەرمی و بەشی ونبووەکانی هێنابوو بە بڕیاری دادگا هاتە ئێرە لەو کاتەیە ئێمە بێت تابلۆکەی وەکوڵێت دوو تابلۆی بینێ و دوو تابلۆی بەڵام لەسەر بنەمای مامەڵەکەی کە کردوێتی. ئەو تەکنەلۆژیاش لە بواری هاتوچۆ لە ئەمڕازی گواستنەوە ڕێگری دەکات لە ئەنجامدانی تاوان و ڕووداوی هاتوچۆ و هەڵاتن و دەربازبوون لە یاسا لە کاتی سەرپێچی و دروستکردنی گرفت بۆ هاتوچۆ لەگەڵ گۆڕانکاریانە ساختەکردنی تابلۆکان لەلایەن بەشێک لە شۆفێران سەرپێچی کار سنووردار کراوە بۆی کە تابلۆی ساختە و دەستکاری کراو نەبێت. بەڕاستی زۆر جار ئەو ژمارانێک کە تەزویرن یان کە ڕقەمی سارە خۆیان نیە مشکلە لە بۆ خەڵکی دروست دەکەن یەک لەوانە ئەمن بەخۆم تووشی مشکلەی بوومە لەسەر ئەو ژمارە تەزویرانە کابراگە بوو لە کنەما کە ڕقەمەکەی نەناسرا بوو یعنی ئەو گەڕەکە بێزا کردبوون لە کامێرە دەرناچتن لە یعنی لەی جێک حسابی لەوە ناکرێتن ڕۆژێک شکاندی وەسەرەمە هێدی کە تووشی ڕووداوات چۆ بووین لەگەری تووشی شەڕ و گارەگاری بووین و ئێستا بە نسبەت ئەو ڕقەمە تەزویرانە و کەتیمە زیندان
وڵا مشکلەکەوەیە کە دزی دەکرێتن هەر کەشف نابیتن لە کامیرەی دەدەن هەر کەشف نابی لە ڕابلایەتی هەر کەشف نابیتن یعنی چەند قەزیەتکە هەیە کە لە ئەو ژمارانە کەشف نابیتن بەڕاستی هۆکارەکە ئەوەیە کە کەس نازانێ و ڕقەمەی چێندەرە هیچ ینی ڕقەمەکەی خۆی نییە هۆکارەکە شەوەیە ئەم کەتیمە زیندان زۆر جارەیە ڕوودا و دروست دەبیتن کە کابرا هەڵدێتن ینی ناناسرێتەوە کەسانی تر ینی تووشیە و مۆزوعانە دەبن لە باتیوانە چکە ناناسرێنەوە. بەرپرسی ناوەندی تۆتاڵ بۆ بواری هاتوچۆ دەبینین باس لە تایبەتمەندیەکانی ئەو تابلۆ تازەی و هەنگاوەکانی وەزارەتی ناوخۆ دەکات. ئەوەی کەجێی دەستخۆشیە لێسا حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی داوە بە ڕێخستنەوەی بواری هاتوچۆ ئەو تابلوانی کە ئێستا لە بەڕێوەبەراتەکانی هاتوچۆ ئەدرێ بە ئۆتۆمبیلەکان یا سوارڕۆکان خۆشبەختانە کەمتر ساختە ئەکرێ کار ئاسانیشی کردووە بۆ ئەو لێخوڕانی کە ئەچنە دەرەوەی هەرێمی کوردستان چیتر پێویستیان بەوە نییە جارێکتر ژمارەیەکی لێ ببەسن و ئەو ڕێکار و ڕۆتینە زیادانە هەمووی کەم کراوەتەوە و لە ڕووی دیزاینەکەشەوە بۆ ئۆتۆمبیلەکان گونجاوترن لە ڕووی نەتەوەی و ئێمە خۆشحاڵین کە نووسراوە هەرێمی کوردستان یعنی ئێمە یەشێلەوانی کە خۆشحاڵی لەوە دەرەبڕین کە پێشتر نووسا بۆ عێراق ئەربیلیان عێراق سلێمانیە بە زاراوەیەکی عەرەبی بوو هەرچەندە ئێسش زاراوەکەی ئینگلیزیە بەڵام لە ڕووی دەرونیەوە زۆرە شوفێران خۆشحاڵن پێی لەگەڵ ئەوەشە ئاسانتر ئەتوانرێ بگەی بەوەی کە ئەم ئۆتۆمبیلە ئەم سوارڕۆیە لە چی پارێزگایەک تۆمار کراوە بەهۆی ئەو کۆدانەی کە پێیان درراوە لە ژمارە 21 و 22 23 و 24 کە هەر کۆدێکیان هی پارێزگایەکی هەرێمی کوردستانە و لەلایەکی تریش کار ئاسانی کرد بەوەی کە هەر کەسێک بە ئەو ژمارە دڵخوازی خۆی هەبێ کە چوار ژمارەی و موالید و یان ژمارەیە کە خۆیان پێیان پەسەندە یان یادگاری و یادەوەریکیان هەیە لەگەڵی ئەمە هەمووی وای کرد کە ژمارەی هەرێمی کوردستان جاران جۆری ئۆتۆمبیلەکانە لەگەڵی ناگونجا بەڵام ئێستا ئەو ژمارانە خەڵکێکی زۆر هێشتا ساڵامەکەی کۆتاییشی نهاتووە بڕێ پارەدا بۆەوەی کە پێشتر ساڵامەکەی نوێ بکاتەوە.